مارتان رقیب زار و نزارم نیان منعم اگر بڕیان قرارم خەموو وێم کەم نەوێ ناگا جلاوە کەچی کوێ خەم بەجارێ نش بەبارم خەمی فەرهەنگ خەمی ملەت خەمی چەم بەبێ خوڵک و تەعارف بێ بەیارم نەوێ نانم چەنی مێنت قەرارێ بیەن یار و شەریکی ڕۆزگارم من و خەم یەکشەوە ئامێمێ دنیا چەنی مازم جیا تا سەرمەزارم مەڵەرتانێ ڕەقیب زار و نەزارێم مەڵەرتانێ ڕەقیب زار و نەزارێم نیەن مەنعێم ئەگەر بڕیان قەرارێم نیەن مەنعێم ئەگەر بڕیان قەرارێم خەمووێم کەم نەوێ ناگا کەچی کۆی خەم بەجارێ نێشت بەبارێم کەچی کۆی خەم بەجارێ نێشت بەبارێم مەڵەرتانێ ڕەقیب زار و نەزارێم نیەن مەنعێم ئەگەر بڕیان قەرارێم نیەن مەنعێم ئەگەر بڕیان خەمی فەرهەنگ خەمی ملەت خەمی چەم خەمی فەرهەنگ خەمی ملەت خەمی چەم بەبێ خوڵک و تەعارف بی بەیارێم بەبێ خوڵک و تەعارف بی بەیارێم مەڵەرتانێ ڕەقیب زار و نیەن مەنعێم ئەگەر بڕیان قەرارێم نیەن مەنعێم ئەگەر بڕیان قەرارێم
منعي